ڕزگار عومەر نووسیوێتی لە سەردەمێکدا کە بەهۆی بەرزبوونەوەی پاوەندخوازی و هەژمونی دەسەڵاتی ڕاستڕەوی چ لە دەسەڵات دەوڵەت و چ لە دەرەوەی دەسەڵات دابڕان و داڕمانی متمانەی زۆرینە بە بەدیلی شۆڕژگێرانە جێگیرکردنی جیهانبینی و گوتاوی ڕاستڕەوی دۆخێکی وای بەرهەمهێناوە گەڕانەوە بۆ گرامشی چیتر بابەتی نۆستالژیەکی ئەکادیمی نییە بەڵکو پێویستێکی سیاسی ستراتیژی و فکری و مەیدانیە. گرامشی وەک یەکێک لەو تیۆریستە کەمانە دەمێنێتەوە کە لە تەلارسازی یان ستراکتۆرە نەبینراوەکانی سەرخانی دەسەڵات و دەوڵەت تێگەیشتووە و باسی لەوە کردووە کە چۆن کۆمەلگاکان مل دەدەن بە جۆرێک لە ڕەزامەندی لە بەرامبەر ئەڵتەرناتیڤە سیاسیەکان نایەکسانی و نائەداڵەتی کۆمەڵایەتی بە ئاسانی وەردەگرن و ئایدۆلۆژیای دژە مرۆڤ و کۆمەلگا دەگۆڕنەوە بۆ هاوڕابوونێک لە چەشنی بەرگرینەکردن و قبولکردن تەنانەت لە هەندێک دۆخ و کەیزدا وەکو لۆژیکی سیاسی دروست بەسەر خۆیان دەسەپێنن کە ڕەنگە نزیکترین نمونەی ئەمڕۆمان دەنگدانەوە بێ بە ترامپ. ئەمڕۆ لەگەڵ پەرەسەندنی بزوتنەوە ڕاستڕەوەتونڕەوەکان لە ڕۆماوە تا واشنگتۆن تێڕوانینەکانی گرامشی سەر لە نوێ بە نیگەرانیەوە جیهان لێک دەدەنەوە تەنانەت ئەو ڕەهند و قوتابخانە فکریانەی کە لە مێژە بەوە ناسراون کە دژایەتی سیاست و فکری گرامشی دەکەن وەک نووسرانی دامەزراوەی پەروەردەی ئابووری دان بەوە دادەنێن کە گرامشی زۆر بەوردی تێگەیشتبوو کە چۆن دامەزراوە کولتوریەکان زۆر کاریگەرتر لە هەر یاسایەک یان سیاسەتێکی ئابووری دەرئەنجامی سیاسیەکان لە قاڵب دەدەن. ئەم بە ئاگاهێنان هۆشدارکردنەوەی ئەوان بێ ئەوەی مەبەستیان بێت نیشان دەدات کە ڕاستڕەوی زیرەکانەتر لە چەپی هاوچەرخ لەم تیۆریانەی گرامشی تێگەیشتون هەروەک چۆن بەشێک لە حیزبە ئیسلامیە ئیخوانیەکان سوودێکی زۆریان لە تیۆری ڕێخستنی حیزبی لیبیان بینیوە بەڵام بە قازانجی سیاسەت و چینێکی تر. شیکاری و لێکۆڵینەوەکانی پەیمانگای پۆڵسای لەسەر گرامشی جەخت لەوە دەکاتەوە کە بۆچی گرامشی لەم ڕۆدا بۆ مشتومڕە کۆمەڵناسیەکان پێویستە. تیۆری هەژمونی گرامشی مایکرۆزۆمی ئەو پرۆسەیە دەکات کە بە شوێنەی و بە بەردەوامی و ڕۆژانە گروپە باڵادەستەکان دەسەڵاتدارەکان نەک تەنیا دامەزراوەکان لە قاڵب دەدەن بەڵکو ئەو مانا و هێمایانەش لە قاڵب دەدەن کە لە ڕێگەیانەوە مرۆڤەکان لە ڕێگای سێتێک لە چەمک و زاراوەسازی و زمان لە ژیانی خۆیان تێدەگەن. ئەم تیۆریە لە کارکردی شیکاری خۆیدا چوارچێوەیەک لە جۆری وردبینی نەشتەرگەری بەرهەم دێنێ بۆ ڕوونکردنەوەی چۆنیەتی کارکردنی دەسەڵات لە دەستگای دەوڵەتی مۆدێرن بە تایبەتی لە تاڵان بردننی سەرخانی کۆمەلگادا نەک تەنیا ژێرخانەکەی. گرامشی تێگەیشتووە کە چی لە دەسەڵاتدارەکان نەک تەنیا بە فەرماندەیی سوپا و پۆلیس و ئاسایش ملیشیاکان یان دەسەڵاتی یاسایی دادگاکان دەسەڵات دەپارێزن بەڵکو بە داڕشنەوەی بەردەوامی کولتور و ئەخلاق و پەروەردە و شناسیش ئەم کارە دەکەن. بە واتایەکی تر دەسەڵات لە دەسەڵاتی سیاسی دەمێنێتەوە چونکە مرۆڤەکان دەبنە هەڵگری هەمان جیهانبینی و ئەو دەسەڵاتەی فەرمانڕەوایی دەکات بە سریانەوە ئەم جۆرە لە هەژمون ئاسانتر دەسەڵات دەپارێزێ. ڕاستی پاڵەکە ئەوەیە کە بسووتنەوە ڕاستڕەوە تۆندڕەوەکان ئەم لێکدانەوە استراتیژیە کولتوریەی گرامشیان بە دیسپلینێکی سەرنجڕاکێشەوە بۆ بڕژەوەندی خۆیان جێبەجێ کردووە. ئەوان سیستەمە باوەکانی جێگۆڕکێ کرد و جۆرێک لە میدیای سادە و ڕاستەوخۆیان دروست کرد کە سێبەری ڕۆژنامەگەری باوی لەسەر جەماوەرێکی بەرین لادا. کەسایەتی کاریزماتیکیان دروست کرد کە وەک ڕۆشنبیری ئۆرگانیک بۆ کۆمەلگا ناڕەزایەکان کار دەکەن و دلە ڕاوکەی ئاڵۆزەکانیان سەبارەت بە جیهانگیری و گۆڕانی تەکنۆلۆژی و هەڕەشەی ئاوارەبوون و پەناهەندەیی کولتوری کردە گوتارێکی ڕاستڕەوی کاریگەری بارگاوی سۆزدار کە جەماوەرێکی گوێگری بێئومێد و تێکشکا و ناهۆشیاری خزاندا ناو پۆپولیزمی نوێی ڕاستڕەوی. بەڕێکەوت نییە کە ڕاستڕەوی لە جەنگی داگیرکردنی پایەکانی دامودەستگاکانی کۆمەلگای مەدەنی سەرکەوتووە. ئەم تەوژمە لە سەرخانی کۆمەلگاوە وا خەریکە دووبارە داڕشنەوەی هێواش و بەردەوامی دامودەستگای دەوڵەت کۆمەلگای مەدەنین کە گرامشی دەیان ساڵ لەمەوبەر باسی کردووە. جێگای سەرسوڕمانە هەر ئەو مۆدێلە کە ڕەخنەگرانی ڕاستڕەوی چەپیان پێ تۆمەتبار دەکرد ئێستا خۆیان خێراتر و فراوانتر و قوڵتر
هەژمونی کللتوری ڕاستڕەوی جێگیر دەکەن. بۆ چەپەکان کەڕانەوە بۆ گرامشی واتە هاوڕابوون بەو ئەنجامگیریەی کە پاشەکشەی سیاسی ئەمڕۆ نەک تەنیا لە جۆری استراتیژ و هەڵەکانی سیاسەتدا ڕەگ و ڕیشەی هەیە، بەڵکو لە پاشەکشەیەکی قوڵی کللتوریشدا ڕەگ و ڕیشەی هەیە. لە دیەکانی ڕابردوودا بزوتنەوە پێشکەوت و خوازەکان زۆر جار وەک شتێکی لاوەکی مامەڵەیان لەگەڵ کللتوردا ڕۆشنبیریدا دەکرد و بەو گریمانەیەی کە ئەلتەرناتیڤە ئابوووریەکان یان چارەسەرە تەکنۆکراتیەکان سەرکەوتنی مسۆگەرە. تیۆری گرامشی ڕوونی دەکاتەوە کە هیچ پرۆژەیەکی گۆڕانکاری بە بێشەرعیەتی کللتوری سەرکەوتو نابێت. ڕاستڕەوی توند لەم چەمک و ساوابوونەوە تێگەشت و وزەی خۆی لەو شوێنانە وەبەرهێنا کە مانا و چەمک بەرهەم دەهێنرێت لە گوتار، میدیا، کۆمەڵگا و شناسدا. لەم نێوەندەدا چەپەکان زۆر جار بە داتا و زمانی بەڕێوەبردن وەڵامیان دەدایەوە و لە بیریان دەچوو کە مرۆڤەکان لە پەراگراف و تێکستەکاندا ناژی، بەڵکو لەو گێرانەوەیدا دەژین کە دەتوانێت بیان دوێنێ بنوارە زمانی سادەی پۆپولیزمی ڕاستڕەو بە چاوپۆشین لە ناوەڕۆکە فریودەرەکەی، بەڵام بە زمانێکی سادە و بێ ئاڵۆزی دەدوێت. ئەم پاشەکشە کولتوریە دۆخێکی خراپتر بووە بەهۆی پشتبەستنی چەپ تەنیا بە ڕۆشنبیرانی تەقلیدی لەسەر حیسابی ڕۆشنبیرانی ئۆرگانیکی لە ناو کەوانەدا، واتە تێکەڵاو لەگەڵ چین و توێژە کۆمەڵایەتیەکان کە بە زمانی ئەوان دەتوێت. گرامشی لە سەردەمی خۆی هۆشداریدا لەوەی کە ئەکادیمیەکان و پسپۆران هەرچەندە بە نرخ بن، بەڵام ناتوانن بە تەنیا ئەزمونە بەدەست هاتووەکانیان لە ئاستی تاکدا ژیانی مرۆڤە ئاساییەکان بخنە ڕوو. ئەوان ئاوێنەی ڕوو نین، ئاوێنەی تاڵخن. بزوتنەوە کاریگەریەکان پێویستیان بەو بیرمەندانە هەیە کە لە ناو کۆمەلگاکانەوە سەر هەڵدەدەن، واتە ئۆرگانیکن. مامۆستا، هونەرمەند، چالاکوان، لێدەری کەمایەتیەکان، باهێنەرانی کولتوری کە توانای وەرگێڕانی بیرۆکەکانیان هەبێت بۆ زمانێکی ئەخلاقی و سۆزداری و ڕەمزی لە نوێنەرایەتیکردنی ئەو چین و توێژانەی لە ناویاندان. ئەمڕۆ شڕۆڤەکاران کەسایەتی ناسراوەکانی سۆشیال میدیا قەشە و مەلا و کەسایەتی میدیاکانی سەربەبەرەی ڕاستڕەوی تونڕە و بە وردی ئەمڕۆ لەدەگێڕن. لە بەرامبەردا زۆر جار چەپ تەنیا ئەوەندەی لەدەست هاتووە شارەزا یان پسپۆرانی سیاسی بەرز بکاتەوە کە لە بنەڕەتدا کێشە و قەیرانی پەیوەندیان هەیە بە بەشێکی زۆری کۆمەلگا. کتێبی میری نوێی گرامشی پەیوەندێکی زۆری بەم باسەوە هەیە. لەوێدا ئەو ڕێکخراوێکی سیاسی کۆڵەکتیڤی لە ناو کەوانەدا کارکردنی گشتی بە کۆمەڵ پێشبینی دەکرد کە توانای سەرکردایەتی ئەخلاقی و کولتوری هەبێت، نەک تەنیا خەباتی سیاسی تەقلیدی و یان تەنیا کێبڕکەی هەڵبژاردن بکات. چەپی پارچە پارچەکراوی ئەمڕۆ کە بە درێژایی هێڵەکانی شوناس و لقە کولتور و کوتلە ئۆنلاینیەکاندا دابەش بووە، ئەو پێکهاتە یەکگرتووی نییە کە پێویستە بۆ ئەنجامدانی خەباتێکی چڕی دژە هەژمونی چینی باڵادەست و ڕاستڕەوی. لە بەرامبەردا ڕاستڕەوی تونڕە و تەنانەت لە نێو دابەشبوونە ناوخۆییەکانیدا گوتارێکی یەکگرتوو دەخاتە ڕوو. ئەم یەکگرتوویە سەرچاوەیەکی سەرەکی هێزی هەژمونی کولتوریە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەڕانەوە بۆ گرامشی بریتیە لە وەرگرتنەوەی ئەو پایە و زەویانەی کە مانای سیاسی دروست دەبێت. بە دڵنیاییش پەیوەستە بەدانان بەوەی کە سەرهەڵدانی ڕاستڕەوی تونڕە و تەنیا کاردانەوەی سۆزداری یان تووڕەی پۆپولیستی نییە، بەڵکو دەرئەنجامی پرۆژەیەکی سەرکەوتووی هەژمونی گەراییە کەواتە چەپ دەبێت بە جددی ئامادەیی هەژمونی کولتوری خۆی بنیاد بنێتەوە و بەرهێنان لە میدیا، دامەزراوە کۆمەڵایەتیەکان، پەروەردە، هونەر و هەموو جۆرەکانی گێڕانەوە لە ناوکەوانەدا، ئەدەب و غەیرە ئەدەبی، چەندنی ڕۆشنبیرانی ئۆرگانیک و پەرەپێدانی گێڕانەوەکان کە قسە لەسەر کەرامەت و سەربەخۆیی و ئامانجی هاوبەش دەکەن، بەبێ ئەمە هیچ سیاسەتێک هەرچەندە عەقڵانی بێت دەنگدانەوەی نابێت. گرامشی نووسیوێتی قەیرانەکان کاتێک ڕوودەدەن کە جیهانی کۆن لە جواناوی مردنیدایە و جیهانی نوێ لە ژانی لەدایکبوونیدایە. ئێمە لە نێوان ئەم دوو دۆخەدا دەژین. ڕاستڕەوی تونڕە و هەوڵ دەدات فەرمانڕەوەیەکی تاکڕەوانەی نوێ لەدایک بێت. بە دڵنیاش چەپ ناتوانێت
تەنیا بە میراتی پشتبردن بە تەکنۆکراتی پسپۆری بوارەکان وەڵام بداتەوە، بەڵکو دەبێت ئەو بیرمەندانە بچێنێ و بەرهەم بێنێ کە تێگەیشتون لە خەباتی پێچەوانەی هەژمونی کولتور سەنگەری ڕاستەقینەی سیاسەت و استراتیژی نوێیە لە ئەمڕۆدا.